سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پێیامەوە بێرمەتی خۆی گەۆپا شەناوکارانم بووین میۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزانم ڕۆژ لەنێو بازاڕی شاری سلێمانی پەیامێکی دیکەی هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامەکان بەدڵی ئێوەی ئازیز و بەڕێز بێت بەڕێزانم ڕۆدەمانێت گفتوگۆ بکەن دەرباری ئەوەی ئایا تا چەند خۆشحاڵی بەکردنەوەی دەرگای قوتابخانەکان ئایا تا چەند داخستنی دەرگای قوتابخانەکان زەرەری لە خوێندکارەکان داوە ئەگەر داخستنی دەرگای قوتابخانەکان بەردەوام بێت ئاراستەی پەروەردەکردنی مناڵ و زانست و خوێندەواری بەرەو کوێ دەچێت چی بکرێت بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان ئێوەی ئازیز و بەڕێز بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان بابزانین هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە ڕابۆچوونیان چییە؟ فەرموون. چەند مناڵە هەیە؟ 4 تەلەبەن؟ بەڵێ. تا چەند خۆشحاڵی بەکردنەوەی دەرگای قوتابخانەکان؟ بەڕاستی یەکێ لەو شتانەی کە ئێمەمانەوێ خۆشی ژیانمان بێ و مناڵەکانمان سەجەد نەچۆڕێتەوە فێری عیلم زانست بێ ئەو گە خوێندکار پشتۆ مەکتەبەکان مەکتەبەکان بکرێتەوە نەکردنەوەی مەکتەبیش گەوردین زەرەر لە پرۆسەی خوێندنی وڵاتی ئێمەهات و هیچ زانستێک و وای لێت خوێندکارەکانیش پیشانستا دەبێتەوە لە مەکتەب ناتوان بخوێن نەگەرگەر وا بڕوە بەپێی بڕیاری پەروەردە بڕیارە چەند ڕۆژی داهاتوو دەرگای قوتابخانەکان بکرێتەوە بەپێی فەرمانی ئەوان تا چەند پێ دوای مامۆستاکان پابەندەونە بڕیارەوە وڵا ئەگەر هەست بە مەسئولیت بکەن بیلۆ بکەن کە پێشمەرگە مقاپڕێنێکەوە بکەنە بینی خوێن و پێشمەرگە 500 زاوەرەگری لە ناو جەبەکانە دیفاع لە میلەتی کوردەکە خوێنی خۆی بەخشێری پێێنە ئەمی لە مامەسا لە ماڵەوە لە ماوەی 3 مانگ داوامەکات بە ئەوە وازدەوە بێنێ پێ بە و جەڕی خۆیان بنێ بچێتەوە ناو مەکتەبەکانی خۆی سەلێنێ دەستکاتەوە بە پرۆسەی خوێندن و سوود بە هەمووی خوێندکارەکانیش بگەێنێ بە میلەتەکەش بگەێنێ تا چەند خۆشحاڵی بەکردنەوەی دەرگای قوتابخانەکان؟ وڵی خۆشحاڵم بەڵامی تر کە نەشکرێتەوە دەسەڵات نییە. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا بەپێی بڕیاری پەروەردە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە تا چەند پێ دوایە مامۆستایان پابەند دەبن بەم بڕیاری پەروەردەوە؟ وڵی جای تر کە وەکو باسێکن گیرفان بەتاڵ بوو هیچی لەگەڵ ناوترێ کابراکە پارەی پێ نەبێ کرێپاسی پێ نەبێ کە مامۆستایەک ژیانی ڕۆژانی نەڕوە غەزان مەحاڵە شتە ئومێدە پێی نییە؟ وڵی چەندێ ئومێدم بە سوتویش گەرێ لەش ئومێدم بەوەیە. ئەگەر ئاوا دەرگای قوتابخانەکان بەردەوام بێ داخستنی پێ دوایە خوێندکار چارەنووسی بەرەو کوێ بڕوات ئاسی زانستی خوێندکار بەرەو کوێ بڕوە؟ هەمووی زەڵبی سفرە لە وڵاتەیە چکە هیچ ئومێدێکم پێی نییە کە ئومێدیش نەبوو مناڵ فێری چی بێ ساڵێکی ڕوا لە چی ئەڕوا لە چی ئەڕوا لە منە ڕوا لە تۆ ڕوا لەوە ڕوا لە فەقیر وەژارە ڕوا ساڵێکی خوێندکارە ڕوا بە بەلاش و هیچ کەسێ سوونمە نابێلی بەس فەقیر وەژارەکە زەرەرمان دەبێت دەرچووی مامۆستامان نابێت ساڵێک دەرچووی پزیشکیمان نابێت ساڵە دەرچووی ئەزنازیاریمان نابێت ساڵە دەرچووی قانونمان نابێت ساڵە دەرچووی کشت و کاڵمان نابێت هەموو میلەت زەرەرمەند دەبێت هەموو میلەت زەرەرمەندە بە دەوڵەمەند و فەقیرە چکە هەمووی خوێندکاری هەیە مامۆستاکان خوێندکاریان هەیە خوێندکاریان لە بۆلی یەکە لە بۆلی دووە لە بنەڕەتی لە زانکۆیە لە ماحەدا هەمووی زەرەرمەند دەبێت ئەو بوارەیە بەڵام کێشەکەمان لەوایە پارەی پێ نییە کابرا گیرفان ئەساسە ئەمڕۆ من چی کەم لە ساوەتا خورما زۆرە ئەڵێ برنج زۆرە مەواد زۆرە بەڵام کە پارە نەبێ بیکڕی و ژیانی ڕۆژان لە بەسەرێری ئەویش مامۆستایەک وەکو من و تۆ وایە ئەویش پێویستی بە پارێ پێویستی بە مەعیشەتی ڕۆژانەیە پێویستی بە کۆمەڵێ معانادێ ئەویش خوێندکاری هەیە پێڵاوێ جلیەوێ کتێبێ دەفتەریەوێ قەڵەمێ لاسی چێ کە پێی نەبێت چی بکات دەوام لەکوێ بکە ینی ئەوەش توانین بڵێن بڕیارەکەی پەروەردە لە شوێنی خۆیانە بڕواری پەروەردە نازانم ئەو بڕیارانەی حکومەت دەریەکە وەختین یعنی بشوار کاژمێر ناخایەنێ هیچ ئومێدێکم پێی نییە من وەکو خۆم بەخش چارەسەر چییە بۆکردنەوەی دەرگای قوتابخانەکان پێویستە چی بکرێ ئەم جا دەرگای قوتابخانەکان بکرێتەوە؟ نازانم لەبارەی ئەوەیانەوە ڕۆژتە ئێوارە راپۆرت دەرەچێت لەسەرەوەی کە پارەی نەوە دوایە و داهاتی نەوە دوایە و ئەمە وایە کابرا مەعاشی نەیتێ کابرا ژیانی ڕۆژانەی نەبێ بەڕێوانەیە کابرا ئومێدێکی نەبێت لە وڵاتەیە و زامنێکی نەبێت هیچ ئومێدێکی نامێنێ بە حکومەت پێدوانی ئەگەر مامۆستا ناچارشکی لە دەرگای قوتابخانەکان بکاتەوە و بڕواتە پۆلەکانی خوێندنەوە وانە بڵێتەوە ئەگەر پارەی پێنەبوو پێ دوایە مێشکی میزاجی
بە جۆرێ فراوان بێ بە جۆرێ بتوانێت هادی بێ کە بتوانێت وانەگە خۆی باشی بڵێتەوە کەسەکان ئێمە لەوانەیە لە کۆمەڵەشتا خۆمان خەڵەتێنین هەموو کەسێک گەزانێت کە جیرفان بەتاڵ بوو کە ئینسان برسی بوو ورچی بەتاڵ بوو ئیتر مێشتی نامێنێ هیچ هەمووی لای داڵغی برسێتەکەیەتی ئەو کەسەش کە ئاچێتە محازەرانە محازەرە بڵێتەوە مامۆسای محازەرە بەتە لە بەکاڵێتەوانەیە داڵغی لای ئەوەیە مناڵەکەی شیری هەیە بیخوا داڵغی لای ئەوەیە پارەی پێ بگەڕێتەوە بۆ ماڵەوە داڵغی لای ئەوەیە پارەی پێ بچێت لەگە برادری چای بخاتەوە لە بازار داڵغی لای هەموو شتەکانە داڵغی لای ئەوەیە پارەی پێ بەنزین کاتە سیارەکە بێ بچێت بە دوامیا پێ بڕاتەوە ماڵەوە ناخۆشە کە دەرگای قوتابخانەکان داخراوە بەڵێ تو حەزەکەی بکرێتەوە بەڵێ حەزەکەم قوتابخانەکان بکرێتەوە چمەوە لای هاوڕەکان بێتاقەتی نەماڵە بێدانشین چاوەڕێی مەکتەبەکەین وەڵی هیوادارم شەمە مەکتەب بکەنەوە کە هەندێک مامۆساڵێ نایکەینەوە هیوادارم بیکەنەوە و ئێمە بچینەوە پۆلەکانی خۆمان وڵا حەزەکەم مامۆسایان دەستکەم بەکردنەوەی مەکتەب بووەوەی ئێمەش بە خۆمان سای و شتی خۆمان کوێن حەزەکەی قوتابخانە بکرێتەوە ئەرەڵە زۆر پێ خۆشحاڵم بکرێتەوە ئیسفادە لەوە ناکەیتەوە بدایخە چونکە حکومەتە گوێ لە هیچ ناکرێ خۆ گوێی نییە بەس چاوی هەیە پارە پێیاکە هینە هیچ شتێکیکەی نییە هەستی هەرتیان نییە بەرامبەرە میلەتەی خۆی خەڵک وڵاتەکانی کە شەڕجەکەن لە پێناو میلەتەکەی خۆیایکە بۆی میلەتەکەی سەرکەوتو بێ شتی بۆ دابین کە ژیانێکی خۆشیە بێ ئەمە هەر بەرەو دواوە ڕۆی بڕیارێکی پەروەردە هەیە گوایە لە چەند ڕۆژی داهاتوودا دەرگای قوتابخانەکان پێویستە بکرێتەوە تا چەند پێ دوایە مامۆستاکان پابەند دەبن بەم بڕیاری پەروەردەوە وڵای مامۆستاکانەکە پابند بن لەبەرەوەی چینی هەژار زەرەرەکەوانە می تەلە بە شتەکانی و پیاوە دەوڵەمەانە ئەو کار بەدەستانامی لە دەروی وڵات دەخوێنێ یەکی وەکوی مە ناتوانانی چی ئەەکەی 1000 جارەڵەیە حکومەت واکەن و کاردانەوەمانە بیش کاردانەوەی لەم وڵاتەی کاری نیە هەقە واز بێنن بێدەنگەکە لامی باشترە لە داخستنی دەرگای قوتابخانەکان پێ وایە ئاستی زانستی بەرەوکوێ بڕوە وڵا بەرەو دواوەڕۆ جاغۆ هەموو شادە و دملۆبوون لە کوێیە نایەنێتەوە چی ئیسفادێکی بۆ کۆمەڵە کار بەدەستی نەخۆمەوارە قەت بڕوا ناکەم لەم وڵاتە سیستەمێ دامەزرێ کە خەڵک هەموو چین و توێژەکان ئیسفادەی لێکا چۆنی گوڵم باشە لە چەنی یەک بوون دەستم بۆ دوو ئافرم سەرکەوتوبی ئەی باشە پێم بڵێ حەزەکە دەرگای قوتابخانە بکرێتەوە بەڵێ خوێنکارە هەیە نەخەنیمە ئەی هەت بوو لە ڕابردووە بەڵێ هەم بوو باشە تا چەند خۆشحاڵی بەکردنەوەی دەرگای قوتابخانەکان وڵای زۆر پێ خۆشحاڵم چونکە ئەو تەلەبانە هەمویان بێ ئامانجە من بێ هیوا بن ئەگەر هاتووە ئێستا مەکتەب دابخرێ ئەوانە پاشە ڕۆژی دوایان چۆنە بێ ساڵەشان لێ ڕۆژاداوەکەم لە مامۆستایانکەوە بەردەوام من لە کردنەوەی قوتابخانەکان و داوامی خۆیان بکەن بەپێی بڕیاری پەروەردە بڕیارە چەند ڕۆژی داهاتوو دەرگای قوتابخانەکان بکرێتەوە پێ تا چەند پێ دوایە مامۆستا پابەندێ بە بڕیاری پەروەردەوە وڵا بە خۆی مامۆستا خۆی زانێ بە ژەوەندی خۆی زانێ ئەگەر هاتوو ئەم خەساتان بۆ سەر بکردنەوەی کاڵی ڕێگای سیارەوەوانە ئەوان بەدەوام لە داوامکردن خوێنکارە هەیە بەڵێ چەندانە سێدانە خاڵێک نەسێنی ئینشاڵڵا تا چەند حەزەکەی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە وڵای حەزمەکە دەرگای کوێخانە هەر لە سەرتا بکرێتەوە چونکە خوێنکار تاوانی نییە خوێنکار بە تەمای ئەوە بوو کەوا مستەقبلێک بۆ خۆی دیاری بکە بەڵام بەداخەوە لە سنووری ناوچەی سلێمانی و گەرمیان و شارەزور و ئەوانە خوێندن دواکە و مەکتەب دواکە و تەلەبەش هیچ تاوانێکی نییە و تقریبان تۆزێکیش تاوانەکە هەر لە ساسەی لەسەر حکومەتە بەڵام لە سا هەفتاشەکە لەسەر شانی مامۆستا باشە بڕیارە پەروەردە بەپێی بڕیارەکانی لە چەند ڕۆژی داهاتوودا دەرگای قوتابخانەکان بکرێتەوە تا چەند پێ دوایە مامۆستا پابەندێ بە بڕیارەکەی پەروەردەوە هیوادارم پابەند بێت بەڵام پێم وایە هەندێک وەزعی سیاسی هەیە پاڵەنا بە مامۆستا بۆەوەی کەوا پابەند نەبێ بە بڕیارەکەەوە بەڵام خۆزگە پابەند بێت باشە مامۆستاش بیانوێکی بەدەستەوەی دەڵێت ئەگە من پارەم پێ نەبێت کرێ پاسەکە بم ئەگە من پارەم پێ نەبێت کرێ تەکسیەکە بم ئەگە من پارەم پێ نەبێت شیر و دایبی و کۆمەڵە شتی بێداویستم مناڵەکانم بکڕم مێشکم توانای ئەوەی نییە مێشکم لای خۆم نییە کە بتوانم وانە بە باشی بە خوێنکار بڵێمەوە تا چەنەوە بۆ چوونێکی ڕاستە ڕاستەکەی نەبوونە زۆر خراپە بەڵام یەک شت هەیە مامۆستا ئێستا ئەو نیوموچە بە 40 ڕۆژارە بە 50 ڕۆژارە کە هەیە ئەڕوا وەری ئەگرێ باشە خۆ ئەبێ با ئەویش بڕوان نیوە دەوامێک بکات حەقی خۆیەتی کە دەوام بکات لە بەرەوەی کە تۆ نیوە موچەکە ئەوێ نیە هەموو دەستگاکانی ئێمە هەموو دایرەکانی ئێمە
لە خانشینەوە هەتا ئەگەیێتە وەزیرەکەمی نیوشە وەرەگرێ بۆ لە سنووری ئێمە دەوام نەبێ بۆ لە سنووری ئەولا دەوام بێ باینەکانی ئێمەش ئەو پابەندی ئەوە بن کەەوە ڕێزی ناوچەکەی خۆمان بدەین. خوێنکارە هەیە؟ بەڵێ چەندانە؟ وەڵایە هەمووی لە جامعی ئەهلین. مناڵی خۆ دەڵەمە بەس مناڵی خۆت. بەڵێ سەرکەوتم ئینشەڵا. داخستنی دەرگای قوتابخانەکان تا چەند زەرەر بە ئاستی زانستی خوێنکارە گەیەنێ؟ شتێکی زۆر خراپە بۆ مستەوای خوێندکارەکانمان بەس چاریان ناچارە مامۆستا حەقی خۆیەتی مامۆستا حەقی خۆیەتی. نەوەی دەرگای قوتابخانەکان تۆ خۆشحاڵەکە؟ ئەرە وەڵا بەس حسابێ بۆ مامۆستا بکەن. زۆرم پێ خۆشم خوێندنی ساڵێکیان لە کیزە چێ. جەنابێ مامۆستای؟ نە کاسبکارم. سپاس دەکەم. ئەگەر خوێندکارێک لە خوێندن دابڕا پێ دوایە بەچیوە سەرقاڵە بێت؟ من لە بازاڕەکەم من دوکان نارم هەموو دەستگێڕن هەموو دەستگێڕن ئێستا سەیریکە ئەوە هەموو شتە فرۆشە لە بازاڕە کاسبیەکەن بۆ معیشەتی ژیانە. مامۆستا بیانوێکی بەدەستەوەی ئەڵێ کە من پارەم پێ نەبێکرێ پاس بم کە من پارەم پێ نەبکرێت تەکسەکە بە بچم بۆ دەرەوەی شار کە من نەتوانم پێداویستەکانی ژیانی خۆم دابین کەم بە چ دڵێکەوە بە چ مێشکێکەوە بتوانم خوێندکارەکەم فێر ڕازەکە حەقی خۆیەتی. حکومەت یعنی چی؟ حکومەت یعنی باوکی میلەت غەسبە لەسەری باوک غەسبە لەسەری کوڕەکەی بەخێوکە. باوکی میلەت حکومەتە حکومەت با بەجێ بێڵن بۆیان ناکرێت بەجێ بێڵن. ماڵەکەم چۆنی؟ باش شکر. تۆ خوێندکاری؟ بەڵێ. لە چەندی؟ لە پێنجم. ئەیسە چیەکەی؟ وڵاتە ئیشی بازاڕەکەم. چیە فرۆشیت؟ گۆرەوی. گۆرەوی ئەفرۆشیت؟ بەڵێ. لەشە ساغ بێت. بۆچی گۆرەوی ئەفرۆشی لەبەر دەرگای قوتابخانە داخراوە؟ بەڵێ داواکەی دەرگای قوتابخانە کرێتەوە چینەوە سەر داوام و شتەکانی خۆمان و مافی یەک مناڵ نەفۆتیان. باش ماڵەکەم ئەگەر هاتوو دەرگای قوتابخانەکان کرایەوە تۆ ژواز لە ئیشی بازاڕێنی؟ بەڵێ. لە ناچاری هاتووی بۆ ئیشکردن؟ ناوەڵا. بەبستمەوەیە لەبەرەوەی دەرگای قوتابخانەکانیە بۆی هاتووی بۆ ئیشکردن؟ بەڵێ. ناخۆشە کە دەرگای قوتابخانەکان داخراوە؟ بەڵێ. تو حەزەکەی بکرێتەوە؟ بەڵێ. خوێندکارە هەیە؟ ئەرەوەڵا خوێنکار. وڵەکەم چۆنی؟ باشم. لە چەنی؟ دەرچم بۆ سێ. ئافرم. ئێستا دەرگای قوتابخانەکان داخراوە حەزەکەی بکرێتەوە؟ بەڵێ. ئەی تۆ کە ئێستا دەرگای قوتابخانەیە بە چیەوە خەریکی؟ بە یاریکردنەوە؟ بەڵێ. باشە. داواکاری چی ئالێرە و داواکاری خۆ بگەێنە بۆی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە؟ حەزەکەم قوتابخانەکان بکرێتەوە چمەوە لای هاوڕێکانم. بیری هاوڕەکان دەکەی؟ بەڵێ. چەند خوێندکارە هەیە؟ دوان. خۆلم نەسەنیا خوا. تا چەند دەرگای قوتابخانەکان کە بکرێتەوە خۆشحاڵتەکە؟ وەڵا زۆر پێ خۆشحاڵی بکرێتەوە لەبەرەوەی زۆر لە دواکەوتون تەلەبەکانمان. هیوادارین بە زووترین کات مامۆستایان بچنە سەر کارەکانیان و یارمەتی خوێندکارەکان بن. بڕیارە بە بڕیاری پەروەردە لە چەند ڕۆژی داهاتوودا دەرگای قوتابخانەکان بکرێتەوە تا چەند پێ دوایە مامۆستا پابەندی بڕیارەکان بێت؟ وەڵا زۆر پێ خۆشحاڵین پابەندون چونکە داوامەکانیان زۆر دواکەوتووە. بە قەنەعەتی تۆ پابەندە بن مامۆستا؟ وەڵا ئیترەوەکەوێت سەر تەکلیفی خۆیان. مامۆستا پاساوی ئەوە هەیە دەڵێت من پارەم پێ نییە بە کرێپاسەکان بم، پارەم پێ نییە کری تەکسەکە بم، پارەم پێ نییە پێداویستەکانی ڕۆژانە مناڵەکانە بکڕم، ئیتر بە چ مێشکێکەوە بچمە ناو قوتابخانەکان وانە بڵێمەوە. ڕاستەکە زۆر جوانە قسەکەیت. ئێمە شەرۆک ئەوانوان چونکە ئێمە شەرۆکوان گیرفان خاڵین ئەوانی شەرۆکی ئێمە گیرفان خاڵی لەبەرەوەی ئەگەر ئەوان بڕۆنەی ئێمەش هەر وەکو ئەوان ئاحتیادی گیرفانمان وەکو ئەوان وایە. داخستین دەرگای قوتابخانەکان تا چەند ئاسی زانستی بەرەو دواوە دەبات؟ وەڵا زۆرە باتە دواوە بە تایبەتی لەم سنوورانە. ئەگەر مناڵ هات و خوێندنەکەی نەما پێدوانە کاریگەری دەرونی لەسەر دەرونی مناڵ دروست بێت؟ زۆری لەسەر هەموو ئایلەکان هەمووی هەیە. چەند خۆشحاڵی بەکردنەوە دەرگای قوتابخانەکان؟ وەڵاهی زۆر خۆشحاڵم. زۆر. پێدوای مامۆستا پابەند بە بڕیارەکانی پەروەردەوە چونکە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا دەرگای قوتابخانەکان بکرێتەوە تا چەند پێدوایە مامۆستا پابەندی بڕیارەکانە بێت؟ وەڵاهی بە ئیمکاناتی من زۆر پێم وایە. ئیتر باشتر وایە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. ئەگەر دەرگای قوتابخانەکان دابخرێت زەرەر لە خوێندکارەیە وایە؟ بەڵێ دڵنیا بە. خوێندکاری؟ داواکاریتان چییە؟
وڵای داواکارم ئەوەی لە مامۆستاکان وەکو مامۆستایە کە دەرگای قوتابخانەکان بکردن بۆ تەڵەبە لەبەر ئەوەی دوانەکەن لە پۆلەکانیان داخستن دەرگاکان زەرە لە خوێنکارە وایە بەڵێ بەدڵنیایەوە زۆر خوێنکاری بەڵێ لە چەنی پۆلی هەشت سەرکەوتوو بیشەڵ خۆش بێ خەبەری تا چەند داخستن دەرگای قوتابخانەکان تۆی بێتاقەت کردووە وەڵی زۆر هەمان بێتاقەتی نەماڵە بێدانشین چاڕی مەکتەب بکەین بە چیوە سەرقاڵی تۆ وەڵی یەم بۆ لای باوکم دوکانم بەڵێ باشە ئەی پێت وانە داخستن دەرگای قوتابخانەکان خوێنکار تووشی گرفتی دەرونی بکە لە ڕووی دەرونیەوە کێشەی بۆ دروست بێ وایە ساڵێکی مەکتەبی شەفەوتێ بێتاقەتە بی بەخۆ ناخۆشە بەڵێ وایە حەز ئەکە خوێنکردن بکرێتەوە بەڵێ زۆر باش داواکاری چ ئالێرە داواکاری خۆ بگەێنە وەڵی هیوادارم شەمە مەکتەب بکەنەوە کە هەندێک مامۆستا لێ نایکەینەوە هیوادارم بیکەنەوە و ئێمە بچینەوە پۆلەکانی خۆمان داخستن دەرگای قوتابخانەکان تا چەند زەرە لە خوێنکارەیە بەڵێ سەرەتا بەخێراتتانەکەم داخستنی دەرگای خوێندنگاکان تەسیری زۆر ئەکاتە سەر خوێندکاران بە تایبەتی دەڤەری سەوز و نیلی لەو دەڤەری ئەولا تقریباً کێشەیەکی وایان نییە من بەوەکو ڕێی خۆم ئەوەیەکەوە دەرگای خوێندنگاکان بکرێتەوەنێ بەڵام دەوامی مامۆستایان وا بێت کە تەسیر نەکاتە سەر ژیانیان بۆ نمونە زۆربەی مامۆستایان بنەڕەتیەکان تقریباً 10 حسایان هەیە 8یان هەیە وای لێ بکرێکەوە لە 2 ڕۆژە لە 3 ڕۆژە حسەکانیان تاوکەن بۆی ئەوەندە هاتوچۆ بۆ مامۆستا گرانبەرین بۆ چوونێکە کە لەناو خەڵکە باوە و لە پەرۆدەشەوە باوە مامۆستا گەر پابەندی داوامەکانی خۆی بێ ئەتوانین لە هەفتەیەکە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژوانە بڵێتەوە بەس پێ دوای ئەمە جارێکی تر ئەم کەرکردنی کاتە وەکو مەعاشەکەی لێ دێت ئەکرێ بە ڕۆژ دەوام و نیو دەوام و 3 چارەک دەوام و ئەمانە زەرە لە ئاسی زانستی خوێندکار نایە نەعەفوو بە ئێمە دابەشێکن بۆ 2 بەشەوانە بەشێکیان ئەو مامۆستایانەی کە بنەڕەتین بڵێن 10 حسایان هەیە 8یان هەیە هەندێک مامۆستا هەیە 4 حسەیە 6 حسەیە ئەوانە ئاسایی توانی بکرێت بەڵام ئەو مامۆستایانی کە بۆ نمونە ئامادەین یان بە تایبەتی 12ەیە ئێستا بۆ نمونە حسەی بیرکاری لە هەفتەیەکە 6 حسەیە ناتوانانی بڵێ لە 2 ڕۆژا بێرەوە یان 3 ڕۆژە بەس ئەتوانێت بیکە بە 4 ڕۆژ ئەنی ئەتوانێت بیکە بە 5 ڕۆژ ینی تا حدێک ئەتوانێت کەیم کاتەوە بەڵام بۆیکەوە نابێت چکاتەوە ئەو بارگرانیە بۆ مامۆساژ ناگریج و ئەوەی بینەکە باش بکرێ مەعاش ئەوەش ناکرێ مامۆساژ ناتوانێت بۆ وەکو جاران 6 ڕۆژەکە بڕوات و ڕێگایەکی دوور و درێژ بۆ ڕێ بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوەی شارن چەند پێ دوای مامۆستا پابەندی بڕیارەکەی پەروەردە ئەبێ ئەکە بە 2 بەشەوە تقریباً ئەوانش بن بە 2 بەشەوانێ بەشێکیان ئەوانن کە التیزاماتی بە حیزبی خۆیانەوەیە پابەند دەبن بەشێکیان هەر مەبدەئیەن پیان ئەو لە ڕووی دینیەوە پیان حرامە کە تۆ مەعاش وەرگریت و لە ماڵەوە بیت بەشێکیان نەخێر ئەڵێم حکومەتە بێباکە منیش مادەم بێباکە دەربەسیش نەمیش وەکو ئەوان قابلە جاغۆ هەموو شادە و دملۆبوون لە کوێیە نایەنێتەوە چی ئیسفادێکی حکومەت یعنی چی حکومەت یعنی باوکی میلەت باوکی میلەت غەسبە لەسەری باوک غەسبە لەسەری کوڕەکەی بەخێوکە باوکی میلەت حکومەتە باشتر وایە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە ئەگەر مەکتەبەکەی بەشتی ترۆ خۆیگینەکە مەشغوڵەکەشتی تووشیشتی خراپیشە بێت ئەم وڵاتی ئێمە پێویستی بۆ ئێمە هەمان یەک بین بۆ بین کە بتوانین مامۆستاکانیش و پێشمەرگەش بەیەک گیان و خەڵکی کاسبەکەش هەر بەکی کەوتووە کاکە خۆی ئێمە کاسبی من کابراایەکە ماتوومەتەوە گریانم ێ بۆ مۆستا خوێندکارە هەیە ئەلا وەڵڵا چەندانە دوان چەند خۆشحاڵی بەکردنەوەی دەرگای قوتابخانەکان وەڵڵا زۆر خۆشحاڵم زۆر چونکە ئەو وەزع لە ساڵحی کەس نییە مناڵ چ تاوانێکی هەیە کاک هیچ تاوانێکی نییە مناڵ کاک بەڵێ خۆ لەگەڵی مامۆستاش گونا حیش ئەویش وەزیان باش نییە لە سانەوەی کرێشین کاک میش حەزەکە مەسی مامۆستاش باش بێ و مناڵیش بچێتوانێت داوامەکەی خۆی و داوام کرێتوانێت مستەقەوی نەفەوتێت بەپێی بڕیاری پەروەردە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا دەرگای قوتابخانەکان بکرێتەوە تا چەند پێ دوای مامۆستا پابەندی بڕیارەکەی پەروەردە ئەبێت وەڵڵاهی ئەو مامۆستانی کە سەر بە حیزبن ئەبێ حیزب یان چڵێنێت لە ساڵان سا 50 پابەندی بڕیارەکەی لە سا 40 شانوی کە سەر بە حیزب بین پابەندی بڕیارەکە نابن داخستن دەرگای قوتابخانەکان تا چەند زەرەر لە ئاستی زانستی خوێندکارەگەێنێت تا لە سازە ئاسی خوێندکارێت چونکە من کەسە کچمەیە لە پۆلی 2 ئیبتیداییە دەرچۆ بۆ 3 ئاسی لاواز بووە لە پۆلی 2
ئەوەش دوو مانگ مەسەوەزای خۆشە تێپەڕیوە مەکتەب نەکراوەوە زیاتر لاوەسترە بێت تووشی بیرچینەوەژە بێت زۆریش دەڕووی دەرونیە پێدوانیە خوێنکار کە بەتاڵ بوو نازانێت بکات تووشی گرفتی دەرونیە بێ یاخود تووشی کێشا بێت لە دەرەوەتادی کوڕان ڕاستەوەیە ڕاستە زۆر تووشی گەشەی دەرونی بێش بەمی بەتایبەت ئەگەر مەکتەبەکەی بەشتی ترۆ خۆیگینەکە مەشغوڵەکەشتی تووشیشتی خراپیشە بێت تا چەند خۆشحاڵی بەکردنەوەی دەرگای قوتابخانەکان وڵی خوێنکردنەوە شتێکە کە دەرگای زانین و عیلم و ڕۆشنە بۆ هەموو کەسێ بەڕاستی بۆ ئەبێ هەموو کەسێ پێ خۆشحاڵ بێەوەی کە بکرێتەوە بەڵام بەداخەوە لەم زروفەی ئێستاە سەیە کابراچێتە قوتابخانە بەڵام مێشکی لە شوێنێکی کێ ینی بەڕاستی بارودۆخەکەوای لە خەڵک کردووە کە بڵێن ڕۆشنبیری ئەمڕۆ قیمەت و بەهای نییە بە ناشکری خواناوڵێن بڕیارە بە پێی بڕیاری پەروەردە لە چەند ڕۆژی داهاتوودا دەرگای قوتابخانەکان بکرێتەوە پێ دوایە تا چەند پەروەردە کە ئەم بڕیارێ داوە مامۆستا پابەند دەبێت بە بڕیارەکانی پەروەردەوە ئەوش کەوتە سەر خەڵکی بڕیاردان لە ناخەوە بێبین سەر خەڵ لە ناخۆ بڕیار بە تۆ سیرەکەی ئەتەوێ بچیتەوە بۆ خوێندن ئەبێت لە دڵەوە بڕیار بێ بەڵام ئایا ئەم زروفەت تا چەندە قەنەعەتی بۆ خەڵکە دروست کردووە کە خەڵک خۆشحاڵکە لە دڵەوە بەڕاستی مامۆستا بیانوویکی بەدەستەوێ دەڵێت من کە پارەم پێ نەبوو کرێ پاسەکە بم کە پارەم پێ نەبوو کری تەکسیەکە بم کە پارە پێ بچمەوە دەرەوەی شار بە چ مێشکێکەوە بە چ دڵێکەوە بە چ خۆشحالێکەوە بچ وانە بە خوێنکار بڵێمەوە ئایا مامۆستا دەتوانێت سوود بە خوێنکار بگەێنێ ئاخر لێرە سوالەکە لێرە ئەوەیە کە ئاڵێن لە ناخۆ بڕیاربەی تۆ کە تۆ ناخڕوخا تۆ ناتوانانی سەرکەوتوبی لە ژیانە تێگەی ئەمڕۆ بەڕوو واقعی بوونێتەوە کابرا سەرەکە نانی نییە سکی تێر نییە تێگەی کە سکی تێر نەبوو ناتوانانی مێشکیش ئیشکە ئەوە شتێکی با بڵێن دەروونناسیە من ئەمڕۆ کابراایکم هاتوومەتە بازارەوە تێگەی پارم پێ نەبێ سەیەکەم کابرا هەستەکە هەز بە پیاوەتی بوونی خۆی ناکە ئەوە شتێکە کە لە بوونی ئینسانایە لەڕووی زانستیەوە کە دەرگای قوتابخانە دابخرێت پێ دوایە ئاستی زانستی خوێنکار دابەزێ دابەزێ بە تاشید دابەزێ بەڵام ئەم مەسلەیەکی ئاسان نییە من خۆم لەم وڵاتە ناژیم تێگەی بەڵام قەزەی زانست لە وڵاتانی دەرەوە خەڵک چۆکدا ئەیا بۆ کتێبێک خەڵک چۆکدا ئەیا بۆ کتێبێک کە ڕۆژانە بیخوێنێتەوە بەڵام بەداخەوە لەم وڵاتی ئێمەیە عیلم و زانی بەدەری ئینگلیز لە زیرۆیە سفرە ینی خوێندن گەورەترین ینی لە چەک مهمترە من ئەمڕۆ سەیرەکەی لە عالەمی دنیاە ئەوە نییە من کە تۆم کوشت ژیانە تەواو بێ من ئەمڕۆ کە فکرەتی تۆم تەواو کرد ئەویش کە بە چیەکرێ بە عیلم و زانی نەکرێ مامۆستا هەیەگلەیەوە کە دەڵێ من پارەی کرێ پاسەکان پێێنێکە بچم بەدەوامەکە بەچی بڕۆم باشە خۆ بتوانێت بای ئەو پارێکە وەریگرتووە بێڵێتەوانی بۆ نمونە تۆ سەیری ئەوەی کە تەقاوت کراوە نیانەوەتی کە خانەنشین کراوە تا مانگی 5 وەرگرتووە 5 تا بەتای زۆری وەری نەگرتووە مامۆستاشتی وەرگرتووە با بای پارەکە خۆشی دەزڵێتەوە یعنی نەتوانێت لە مامۆستا لە 4 دەست نەڵێتەوە بە 2 بڵێتەوە قیچێکە باچێت و داوامێکی خۆی بکاتەوە سەر پارەی دوانی هەر ڕۆژە پێ بێت ئیش پێ بکە بەدیلێکی ژیان گوایە مامۆستا لە هەفتێکە 2 ڕۆژ داوام کە ئەمە زەرە لە پرۆسی خوێندن نایە با من لەو قەنەعەتام بخۆ دەزانی چ خوێندکارێکەگەر هەموو شتێک بەتەواوی جێبەجێنەکەی بەرەو خراپە ڕاو زورینەکەشی باش نابێت تۆ خوێندکارێ بتوانانی لە پرۆسیەکی خوێندنیان لە مەکتەبێکە لەوانەیەکە وانەیە هەبێت تۆ سیانی پێ بخوێنی بەڕاستی بۆ پۆلەکەی کەشی زەرەریەیە ئەمەش تەسیری زۆریە ئەگەر ئێمە وەکو کورد بیرکەین وەکو خۆمان بیرکەینەوە حەز بۆ بکەین کەیتر ئەم وڵاتی ئێمە پێویستی بۆ ئێمە هەمان یەک بین بۆ بین کە بتوان مامۆستاکانیش و پێشمەرگەش بەیەک گیان و خەڵکە کاسبەکەش هەر پەکی کەوتەوە کاکە خۆی ئێمە کاسبین ڕۆژوە 20 پێیان ناکەین ئەنی مامۆستا بیلۆ بکاتەوە خۆنیش 4 خوێندکارمێ بەڕاستی ئەنی ئێمە هەمانە بۆ یەک بیلۆ بکەینەوە ئێمەش هاوکاری لەگەڵ مامۆستا هەمانە توانین هاوکاری مامۆستاکانی بکەین بۆ بتوان مەکتەبەکە بڵێنەوە پێشنیاز دەکرا بۆی کە بۆ منە جەنابەت چۆن خوێندکاردەیە بە پێی توانای خۆ ماگانە شتێک پارە وەکو هاوکاری مامۆستاکانی بکە ئەمە چارەسەرە ناوەڵم بە چاسەری نازانەوە چوار زۆر کەسێت و کە مامۆستا پاری پێ نەبێت چۆن پارەی خوێندکارەکانی خۆی بە خۆ مامۆستاش خوێندکاریە بەڕاستی ئەمەیان ناکرێت چوار تۆ لە عێراق ژێژ لە عێراق جانەبوویتەوە عێراق شتی وایە تا ئێستا پرۆسی خۆ لە وڵاتی ئەمە شتی وا ڕووی ناوە وە ناژبێت وڵاکەم چۆنیت لە چەنی بێتاقەت لەوەی کە دەرگای قوتابخانەکان داخراوە حەزەکەی بکرێتەوە باشە داواکاری و چییە؟ ئەوە حەزەکەم مامۆسایان دەستکەم بەکردنەوەی مەکتەب بووەوەی ئێمەش بە خۆمان سای و شتی خۆمان بکەین و خۆمان لە ماڵەوە بوو
ئەم ماوەی کە دەرگای قوتابخانە داخراوە خۆ بەچی سەرقاڵ کرد وڵی تریم بۆ دوکان یامەتی باوکم ئەتوانین بڵین کردنەوە دەرگای قوتابخانەکان لە ئێستادا تەنها بۆ ئەوەیە بەس ناوە بڵێن دەرگا کراوەتەوە ئەگەن ڕەنگە لە ڕووی زانستی و سوودێکی وای نەبێت کەسەکە ئێستا لە هەولێر دەرگای مەکتەب کراوەتەوە لە هەولێرەوە مەنتیقانەی ژێر زۆنجی سەوز هین زەرد دەرگای مەکتەب کراوەتەوە ئایا تەلەبەکان بە پێی پێویست دەرسە خوێنن ئایا دەرسە خوێنن الله ئەعلەم بۆ چوونێکی شێ دەوترێت هەفتەی مامەستا 2 ڕۆژ دەوام بکە یان 3 ڕۆژ دەوام بکە ئایا ئاوا خوێندن بکەی بە نیوە بیکەی بە ڕۆبع ئەو خوێندنە سوودێکی وای ئەبێ کەسەکەم ئەوەی من هەست بۆ بکەم هەر هەموم شتانە زەربی سفرن چونکە هیچ شتێکی سفادەی لێ ناکەیت ئەوانەی ئەمە ناڵم خەڵەتانە ئەوەی ئەم حکوومەتەکە خەڵەتانە یا بڵێ بۆم ناکرێ یا بڵێ بۆ مەکرێوەرەوە مەعاشەکە چارەسەر چییە؟ وڵی چارەسەرەوەی بێنە سەر مێزی گفتوگۆمیان کۆبنەوانی و با ئەم کێشانە ئیترەونە پەرەنەسێنێ و خەڵک بێتەوە هۆش خۆی و پارە بن بۆ خەڵکەوە مەعاش تەوزیەکەن لە کاتی خۆیان ئەو چەند مانگە مەعاشیرە و مەعاشی مانگی نوێی 2015 لە مانگی نوە 4 مانگی ڕۆشتەوە لێرە ڕوبع موچە و ئانی کۆمەڵی خەڵک بەڕاستی خەڵک گەراسان بە خەڵک بێتاقە بەڵام بە قەنەعەتی من هەموو لایەنگران و حیزبەکان هەر حیزب و لایەنگری و بڵین یەشێتی پارتی گۆڕان ئیسلامیەکان هەر هەمووی بشنەش بەردەمی حیزبەکانی خۆیانە داوای حەقی خۆیانیان لێ بکەن وەکو ئەندامانی و حیزبانە چکە ئێستا حیزب زەخر لە میلەتەکە میلەت زەخر لە حیزب ناکە هەموو حکومەت نییە چکە هەموو حیزبەکان حکومەتیان پێگەنا حکومەتی ژێ بوونی نییە بەس بە ناوبوونی هەیە ژینابوونی نییە وەکو حکومەت ئەوە تا پەرلەمان پەخراوە کەس نییە بێ خۆی کا بەخاوەنی بڵێ من بەکەم قوچیا لەسەرەوە پەخراوە جا لەگەڵەوەیانە بچنە بەردەمی حیزبەکانی خۆیان داوایان لێکن کێشەکانیان بۆ چارەسەرکەن ئەگە چارەسەرانەکە بە قەنەعەتی من دەریان بەڕێن هیچ حیزبێن نییە لە کوردستانەوە مامەستا گلەی ئەوە کاڵێ کە من پارەم لە گیرفانە نەبێت چۆن بتوانم بە چ دڵێکەوە بە چ مێشکێکەوە بتوانم وانە بە خوێندکارەکە بڵێمەوە تێگەێنم ڕەنگە مێشکم توانای ئەوەی نەبێت کە بتوانم خوێندکارە باشی ئەمە تا چەند بۆ چوونێکی ڕاستە وەڵا خۆی ئەوانە شەقیان چونکە ئەگەر پارە پێ نەبێتن پارە پێ نەبێت ناتوانم بچم بۆ بازار هەر دڵیشم خۆش نییە بەس ئەگەر پارەم پێ بێ ئەتر ئەتوانم هەموو شتێ بکرم و ژیان بەڕێوە بەرم خاستن ئەوەی ماڵ و مناڵی هەیە بۆ چوونەگەی دەوترێت مامۆستا لە هەفتەیەکە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ وانە بڵێتەوە تا چەند پێ دوایە ئەمە زەرە لە ئاستی زانستی خوێندکار بدات ئەوە لە ساسە زەرەری هەیە ئەگەر مامۆستا بڕات هەموو ڕۆژێک لە کاتی دەرزەکەی خۆیان ئەو 20 دقەنی و سەعاتە کە دەرزیە ئەو 20 دقەنی و سەعاتە لە قوتابخانەکە بێ دەرزەکە بڵێتەوە زۆر لەوە باشتە کە لە هەفتێکە ڕۆژێک بڕە دوایی دانەنشێ لە دەرزەکە دەرچوو بڕاتەوە بۆ ماڵەوە نەڕاتە ئیدارە دابنشێ بەڵام نەک لە هەفتێکە ڕۆژێ بشێت خوێنکارە بێت چی فێر بێت لە هەفتێکە 2 ڕۆژ بێ چی فێرە بێت ئەو 2 ڕۆژەکەی لە ماڵا بێ ئەوشی لەبیر دەچێتەوە داخستنی دەرگای قوتابخانەکان تا چەند زەرەر لە ئاستی زانستی خوێندکارەیە لە ساسە زەرەریەوە لە ساسە خوێنکاری دوا خستووە خوێندنی وا لێ کردووە ئێستا بڕۆ بە تەلەفەکان هەر لە تەلەفە پرسە بڵێ خوێندکارەکە خوێندنی چوو ڕێزی مامۆسای لا نەماوە ڕێزی خوێندنی لا نەماوە ئەو ڕێزە و ئەو حرمەتەی پێشتر هەبوو ئێستا نەماوە باشە تا چەند پێ دوایە خوێندکار ئەگەر لە خوێندندا ببڕێت لە ڕووی دەرونیەوە کاریگەری خراپ لەسەر دەرونی دروستە بێ زۆریەوە ئێستا زۆربەی خوێندکار و تەلەفە و قوتابەکانمان هەیە لە کوچە و کوڕالەکانە فێری جگەرە خواردن یارگەرە خواردن بوون فێری کۆبەڵشتی لابەلا بوون ئەگەر خوێندنەکەیان هەبێ ئەڕوا بۆ مەکتەبەکە ئەو 2 سەعاتەی کە لە مەکتەبە دوای 2 سەعاتی کەش بە خوێندن و بە سەعیکردنەوە خۆی خەریکەکە ئەوە تووشی شتی هەڵە نابێ بەڵام ئێستا هەمی لە بێ ئیشیا هەمی فێری جگەرە خواردن و هەڵەکردن بوو ئەگەر هاتوو با بڵێن بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا بە بڕیاری پەروەردە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە تا چەند پێ دوای مامۆستا پابەندی بڕیارەکەی پەروەردە ئەبێ ئەگەر حسابێکیان بۆ نەکەن پامەد نابن ئەبێ حسابێکیان بۆ بکەن هەر حکومەت هەر زۆر بێباکە حکومەت هەر زۆر بێباکە کە جوابی مامۆستا نایەتەوە کە هەر هیچ من سەری ئیخبار و تەلەڤیزیۆن نەکەم ئیخبارەکان باسی ئەو شتانە و بایکۆتانە قەناعەت هەبێ حکومەت هەر جوابی مامۆستای نایەوەتەوە جوابی فەرمانبەری نایەوەتەوە وایە وانە جوابی یاونەتەوە هەر تۆ ڕاگەیاندکاری مەسعود بوعدی پیان بەستە نازانم وعدەکەی تا چەند بەردەستە کەڕدوتیان لە بەردەکی سەرا بە گەورەی نووسیویان پابەند دەبین بە بەڵێنەکانی خۆمانەوە هەر بە گەورەی وەختی خۆی لە کاتی انتخاباتەکان بە گەورەی نووسرا بوو لەم نێوەندەدا کێ زەرەرەکە واللهی هەر میلەت زەرەرەکە
ملەتیش حەقی خۆیەتی یعنی شانی هەڵی ئەگرێ کە ئەبێ بەخۆیان بچێتەوە کە ڕدیکە ئەوان هەڵ نەبژێرێ چارەسەر چ لای چارەسەر وەڵی مەگەر ئەم حکومەت ئەم مامۆسانە هیممەتێ بکەن بۆ ئەوەی ئەم خوێندکارانە چیتر ساڵێکیان دو ساڵیان نەفەوتێ وەکو خۆمان و جارە وڵەکەم چۆنی باشی لە مەکتەبی لە چەنی لە یەکی لە ڕەوزە لە ڕۆزەی حەزەکە دەرگای قوتابخانە و ڕۆزەکان بکرێتەوە حەزەکە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە بەڵێ بیری هاوڕەکانە ناکەی با بیری یاری و ئەو شتانە با داواکاری و چێ بۆی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە وەڵا زۆر خۆشە حەزەکە بکرێتەوە زۆر حەزەکەم داواکاریم ئەوەیە حکومەت چیتر خەمسار نەبێ بەرامبەر بە فەرمانبەرانی خۆی بەرامبەر بە مامۆسایان مامۆسایانیش کەمێک لە داواکارەکانی خۆیان بێنە خوارەوانە لەبەرەوەی وەزعەکە ئازان چۆنە بە قسەیان ناکرێت بە سەراحەتەن من زۆر ڕاشکانە وتومە باشترین هەل ئەوەیە کە مامۆستا بچێت حسەکانی خۆی بڵێتەوانێ بەڵام حسەکان خۆی چۆن لە چەند ڕۆژێکا بێڵێتەوانێ وەکو وت پێشتر ئاماژەم پێکرد و حکوومەتیش ئیتر تاکەی تاوە بەسەیتە تۆزێک ئەو معاشە ڕوع معاش و نیو معاش و ئەمە تۆزێ زیادی کات ئەو چاو بخشێنەوە بە پاشەکەوتکردنی موچەدا لە چەنی وڵا ئەم سادەرچم باشت بۆ هەشت بەڵ ئەی ئافەرم حەزەکەی قوتابخانە بکرێتەوە ئەرۆڵە بێتاقەت نی کە دەرگای قوتابخانە داخراوە بەرە بیری هاوڕەکانە ناکەی وڵا زۆر بیان تۆ لە ماڵە بەچیوە سەرقاڵی کە دەرگای قوتابخانە داخراوە وڵای هەر بە ئەی پاتوانە داواکاری و چی بووە وڵا ئەمێ دەرگای خوێن بکرێتە مامۆستا بیانوێکی بەدەستەوەی ئەڵێت من پارەم پێ نەکرێ پاسەکە بم پارەم پێ نییە کرێ تەکسیەکە بم پارەم پێ بچم بۆ دەرەوەی شار کە من ئەمانم نەبێت من بەچم مێشکێکەوە بتوانە بە مێشکی سافەوە بچم وانە بە خوێنکار بڵێمەوە چۆن بتوانم خوێنکار تێگەێنم فێری زان و زانەریان کەم ئەمەش پاسەوێکی ڕاز نییە بەدەست مامۆستاوە باش چۆن پاسەی ڕاز نییە شوی ئەگەر تۆ گیرفانێکی تیانە بێت ئەقلیشیش ناکە کاک هەموو شتێک لەم ڕۆژەیە بە زروفە زۆر سەختە زۆر گرانیە ئەگەر پارەشی بێنەبێت بەچی مناڵەکەی خۆشی پەروەردەکەیت و بیاژێنیت کاک داواکاری چییە هەم لە مامۆستا هەم لە حکومەت ئەم داواکارم لە حکومەت بە ئەقڵی خۆیان بچێتەوانێکە کە لە ساڵحی نەخۆیەتی نەمیلەتی شایەت داواکار لە مامۆستاشم کە خۆیان خۆڕاگر بن ئیشەڵا خۆی گەورە دەروی لەوانیش کات و لە ئەم میلەتی کوردیش کاتوانێت ئەگەر خوێندکارەکان لە خوێندندا ببڕێن ئیشوکاریان نەمێنێ بە تایبەتی کوڕەکانمان کە ئەچنە دەرەوە بە تایبەتەوەی کە تەمەنێکی هەرزەکاریان هەیە و تەمەنێکی تا ڕادێ گەوران هەیە و ئەتوان بچنە دەرەوە پێدوانیە تووشی کارەسات بن تووشی گرفتی دەرونی بن تووشی کێشە مشکلە بن چون خوێندن نەماخواین پێوە سەرقاڵکەن ئەبێ خۆی بە شتێکی تۆ سەرقاڵکە بەتەشی گوڵ ئەگەر ئاوی نەی بۆ نیشی نابێ ئەوە شتێکە کە با پێ دڵێم کە گوڵ ئاوینەی بۆنی نابێ باخ کە ئاوینەی تو خزمەتی نەکەی بەرهەمی نابێ ئەم گەنجانە ئەم کوڕە چاکانە ئەم کوڕە ڕێکوپیەکانە بەڕاستی بەداخەوە زۆر بەداخەوە چەندەها گەنجێ لەو خەڵک سەری خۆی هەڵەگرێت لە ئەوروپا خۆی دروستەکە ئەم گەم و گەنجە ڕێکوپیەکە لەم شارەیە بەڕاستی من کابراایکە ماتوومەتەوە گریانم ێ بۆ مەزها هەنی کوێژیت من لە بەریتانیاژی ساڵە لەوێ 15 ساڵە لەوێ بڕیارێ نەداوە بێتەوە وێرە لە ژیانمان نایەمەوە لە ڕۆژێکە ئەوم ئەقڵ هەبێ ئەمە بیرۆکەی شخصی خۆمە بەڵام لەوە چه خەڵکیش پێم بڵێ لەوە چه کابراایکە لەوە چێ بڵێ حاڵی حسابێ بەڵام ئەوەی کە لێ حسابم بۆکری لێرە حسام قەت بۆ نەکراوە لەوێ هەز بەبوونی خۆمەکەم لێ هەز بەبوونی خۆم ناکەم کاتێکا کە تۆ بێگانەی لەوێ چێ من لەوێ ڕێز و احترامی کرد لێوێ هەمە لێرە لەوە چێ ڕێزمێ نەمبێ هەز بە بنووی بوونی خۆم ناکەم لێرە ئەگەر دەرگای قوتابخانەکان داخرا ئاستی زانستی بەرەو کوێ ڕوا وڵا بەرەو خراپی ڕوە چونکە ئێمە ئەبێ بەرەو پێشکەوتوو بڕۆین چونکە هەموو دەوڵەتان پێشکەوتی ئێمە هەر لە دواون جابێ هەوڵ بدەین کەوا هەمومان پێش بکەوین بۆی سەر بکەوین گەلی کورد بە ئامانجی خۆی بکە ئەگەر خوێندکار بە خوێندنەوە سەرقاڵ نەکرێت پێت وایە بەچی ترۆ سەرقاڵە بێت وڵای سێ منە شێ لەوانە کوڕەجاکەم ناوی حەمەیە فەقیر نازان چی بکە بێزارە ئەڵێ با پیرم بێزار نازان چی بکەم خێ مەزگوتە بەشی بڵێن یاریکردن و ئەوانەوە ئەوەش زەرەرە بۆ قوتابی دەوانێت کاریگەری دەرونی لەسەر دەرونی خوێندکار دروست بێ بەداخستن دەرگای قوتابخانەکە دروست دەبێت چونکە ئەو هینانە بێش و کارن ئێتی تووشی نەخۆشی لەوانی نەفسی بن
لە سەرۆک وەزیرانی یابانیان پرسی نهێنی ئەم هەموو پێشکەوتنی ئێوە چییە لە ڕووی تەکنەلۆجیاوە کە بوونەتە سەرمەشقی هەموو جیهان. سەرۆک وەزیرانی یابانی وەڵامی دانەوە وتی لەبەر سێ هۆکار. یەکەم موچەی مامۆستا لای ئێمە هاوشێوەی موچەی وەزیرەکە. دوو مامۆستا لای ئێمە حەسانەی دیبلۆماسی هەیە. سێ مامۆستا ڕێز و شکۆی لای ئێمە وەکو ڕێز و شکۆی ئیمپراتۆر وایە بۆیە بووینەتە سەرمەشقی هەموو جیهان و تەکنەلۆجیان بەرەو پێش چووە. ئەمە لە یابانە مامۆستا یابانی گەیاندەوە ئاستا. لای ئێمەش لەبەرەوەی مامۆستاکان موچەکانیان دەبڕێت دەرگای قوتابخانەکان دادەخرێت. ئێمە هیوادارین بەرپرسانی هەرێمی کوردستان ئاوڕ لە بژێوی و ژیانی مامۆستاکان بدەنەوە بۆی مامۆستاکانمان ناچار نەبن دەرگای قوتابخانەکان دابخرێت بۆی مامۆستاکانمان بیانی ئەویان پێ نەبێت کە بڵێن ئەگەر پارەمان پێنێ بە پاسەکان بڕۆین ئەگەر پارەمان پێنێت بێمە تەکسی ئەگەر پارەمان پێنە بچینەوە بۆ لادیەکان و کرێسیارەی لادێ بدەین کە دەچینەوە بۆ ئەو شوێنە بە چه دڵێکەوە بچین وانە بڵێنەوە و چۆن بتوانین خوێندکار فێر بکەین. ئێمە هیوادارین ڕێز لە بڕیارەکانی پەروەردە بگیرێت بەڵام لە بەرامبەریشدا ڕێز لە ئیرادەی مامۆستا بگیرێت بۆی بە هەردوو لە سیستەمی خوێندن لە وڵاتەدا بەرەو پێشبەرن و سیستەمی خوێندن لە وڵاتەدا بەرەو دواوە نەڕوات و ئاستی زانستی خوێندکارەکانمان بەرز بێتەوە ئەگەرچی بۆ ئاستی یابانیش نەبێت بەڵام لانی کەم چێتە ئاستی وڵاتە مامناوەندەکان. هیوادارین دەرگای قوتابخانەکان بکرێتەوە و حکومەتیش ئاوڕ لە مامۆستاکان بدەنەوە بۆی خوێندکارەکانمان زەرەمەند نەبن چونکە لە هەردوو بلادا تەنها خوێندکار زەرەمەند دەبێت و هیچی دیکە. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.